زەرری جیانی نەبووە بەڵام لە ڕووی مادی زەرری یەکەوتووە. دیارە کەمێک پێشێستا ڕووداوێکی ئاگرکەوتنەوە بە دیاریکراوی کاژمێر 1255 خولەک لە گوندی مرتکەی شەهاب لە سەر ڕێگای کەرکووک بۆ قوشتەپە کەوتەوە. ئەو دیمەنانەی لە دوای من دەبینین ئەمە ئاگرکەوتنەوەی شوێنی ڕووداوەکەی. دیارە شوێنەکە کۆگایەکی پلاستیکی و سەلاجە بووە کە لە 3 کۆگا پێک هاتووە، وەکو باز دەکرێت بەهۆی شۆرتی کارەباوە بووە. لە ئێستادا تیمەکانی ئاگربژێنەوە گەیشتونێتە شوێنی ڕووداوەکە، واروەها تیمی ئەمبولانسیشی لێیە. ئەوەی کە من بینیم تەنها یەکێک لە کارمەندەکان کەمێک هەناسەی سوار بوو. لە ئێستادا وەکو دەبینی لە نێو ئەو ئۆتۆمبیلەی ئیسعافەکەدایە و چارەسەری سەرەتای وەرەگرت. جا من ئێستا کاکشوانم لەگەڵا کە شاید حاڵی ڕووداوەکەیە. کاکشوان گەر بفەرموبێیتە ئێرە سواس دەکەم. ئەو ڕووداوە کاژمێر چەند ڕوویدا و چۆن؟ 55 دقە بۆ ڕوویدا ئاگرەکەکەوتەوە، بەڵام خۆشبەختانە برایانی حریق زوو گەیشتنێ و زەرری جیانی نەبووە بەڵام لە ڕووی مادی زەرری یەکەوتووە. ئێوە چۆن بەو ئاگرەتان زانی؟ نازانم، ئەوانەی ژۆرێ دەزانن زیاتر. تۆ چۆن گەیشتی تێرە؟ ئەمن کە ئەوانە ئیشیان لەگە دەکەم چەند سارەکە ماوەی چەندی سارە مەبەڕیدە و غەسالیان لێ وەردەگرم. واتە تۆ لەگەلیان کارەکەی؟ غەسالی و مەبەردیان لێ وەردەگری. باشە ئەوەی کە هەیە چەند کۆگا سوتاوە؟ وەڵاهی تقریبا 3-4 ئەوها. ئەوەی تێدا مادەکان هەر پلاستیکیە، پلاستیکی و مقەبایە باقە و هی غەسالی پلاستیکی و مەبەردەی پلاستیکی. زیانێکی گیانی نەبوویان بریندار بوون؟ وایە بەزیادە الحەمدولله. تیمەکانی ئاگرکوژێنەوە زوو گەیشتنە گەیشتنێ بە لەحزا هەر ئەوەندەیان لە توانایەوانیش. باشە، زۆر سپاس کاکشوان. بەڵێ ئەوەی کە باسی کرد کاکشوان باز دەکات کە تیمەکانی ئاگرکوژێنەوە لە کاتێکی زۆر زوو گەیشتنە شوێنی ڕووداوەکە. لە ئێستادا سەرقاڵی کۆنتڕۆلکردنی ئاگرەکان بەو پێیەکە ئاگرەکە ئاگرێکی گەورەیە. من کاتێک لە شەقامی کەرکووک بەرەو ئەم شوێنی دیاریکراو دەهاتم لە نزیک سنتەری دڵاو من دووکەڵی ئاگرەکەم بینی کە بۆ پێی دیارەمە ئاگرێکی گەورەیە. چاوتان لەسەر 964 بێ.